ئەگە کۆکەنەوە ئەوەم لە بیچ و سەفەرێکی ئیسپانیا کورد بە کورد ئەوەی کە چۆی بۆ مادرید ئەوانە بۆ مۆسیقای قەرەچەکانی ئەوەی شتێکی بینی ئەوم بۆ مام گێڕە زۆر ئینترسانتە لەم وتم شوێنێکە ناوی کاسا پاتاس زۆر بەناوبانگە لە مەدریدە شوێنێکە کە هەم نمایشی فلامینکۆ ستایلی فلامینکۆ هەم وەکو فێرگەیەکە بۆ فێربوونی ژەنینی هەر مۆسیقای فلامینکۆ یان سەمای فلامینکۆ یان گۆرانیوەتنی فلامینکۆ شەوێک لەوێ بووم دووسێ گروپ هاتنە سەر ستێجەکە نمایشی خۆیان کرد دووسێ گروپ یان احتیادی بوون ینی ئەو شتم بینیوە پێشتر کە گیتارێکە لەگەڵ سەمایەکە یان کاخۆنێکە لەگەڵ گۆرانی بێژێک بەڵام ئەوەی کە سەرنجی بوونی ڕاکێشە گروپێک بوو حوت هەشت نەفەر بوون کات لەسەر ستێج دەست پێیان کردووە بە چەبڵە و گۆرانی ڕێک هەورامی بوو حتا من ئەو کاتەش چەنوشێکی هەورامی ئەزانم یعنی فێر بووم سێرم کرد لە ئەو گۆرانی بێژەکە هەر هەورامی ینی بە هەورامی ئەیڵێت لە ئەسپانیا فلامینکۆ کە تەواو من چوون بۆ لای گروپەکە وتم وەشەنی یەکسەر کابرا خۆی هەر بە هەورامی خاسەنی دەیدەدەدێ ئاخر شوت من هەورامی نازانم وتی سۆری کەنی سپیک ئینگلیش تۆ ئینگلیزی ئەزانیت ئەتە بە ئینگلیزی قسەمان کرد وتم تۆ هەورامیت وتی هەورامان یانی چی وتم تۆ کوردیت وتی کوردیانی چی وتم ئەو زوانە کە تۆ قسەی پێکەیت زمانێکی هەورامیە زاراوەیەکی کوردیە وتی نازانم تۆ ئەو باسی چیەکەی بەڵام ئەم زمانە زمانی خۆمانە زمانی باپیر و باپیرم یعنی لە باپیر باپیری هینم کردووە ئەمەش ئیسپانی کۆنە وتم ئەوە ئیسپانی نییە ئەمە هەورامیە کە بە ئەسڵ لە کوردستانە زاراوەیەکی کوردی لە زاراوی زمانی کوردی والحەسەل دوای دانیشتوون بەیەکەوە لە ڕێی موبایل پیشانمدا کە ڕسمی هەورامان و مۆسیقاکە و سروشتی هەورامان و تا گەشتنە لای فرەنجیەکە ئەوەی کە جلی هەورامیەکە وتی بۆسە ئەوم هەیە وتم ئەمە چۆن دەست بکەوت وتی لە باوکم وەرم گرتووە جا باوکم لە باپیری و ئەوە وتم تەوا ئەوە گەورەترین بەڵگەیە کە ئێوە کوردن ئێوە هەورامین وەختی کە بۆ ئیسپانیا چۆن بەبوونی فتوحاتی ئیسلامی کە چۆن طبعا ئەوەش ئەگەڕێتەوە بۆ موزیسینی بەناوبانگی ئەتوانم بڵێم هەموو جیهانە زریاب کە بە عەرەبی ئێمە ئەڵێن زریاب خۆی هەورامی بە ئەسڵ ناوی زریا و ئەوەشت سابت کرد بە قەناعەتە گەشتی ئەو مۆسیقای کوردی یان بەتابەت مۆسیقای هەورامی بردوێتی لەگەڵ خۆی بۆ ئەندلس ولی هات کە ئیسپانیەکان خۆیان بەو گروپە کە باسم کرد ئەیانوت ئەمە ئەسڵی فلامینکۆیە ئەسلی فلامینکۆ ئەمەیە بەڵێ لەوە وەگیرەوە لەشی ساغ بێنەرمەند مستەفا عەباس تو پایان بەخشی بۆ کۆتایی ئەو بەرنامەش حەزەکە ڤیۆلۆن حەزەکە کەمانچە بۆ قەتعەیەکی نەهاییمان هەبێ من سپاسی هونەرمەند مستەفا عەباسەکەم بۆ خۆی بە ئەسل عەرەبە خەڵکی بەغدایە لە بەغدا گەورە بووە دەرسی لە بەغدا خوێندوێتی دوای دەچێتە فەرەنسا مۆسیقە خوێنێ و 2005 دێتە کوردستان فێرە زمانی کوردی دەبێ لە بەشێکی زۆری مۆسیقا ژەنەکان و ئێمەمانە کە گوێگر و بیسەری کوردینە باشتر مۆسیقای کوردی تێگەشتەوە بە قەنەعەتەوەنە سپاسی دەکەم مەگە تو ئاخر قسە شتێکت تا بفەرمە و دوای بە پارچە مۆسیقا کۆتایی دێنی والله مامۆستا من قسە زۆرش پرسیارشتمە بەڵام ئەوەندە جوان قسەت کرد گوتم بە هەبڕوات زۆر سپاس من زۆر سپاسی جەنابتەکەم سپاسی ئەم برادرانە کە لە پشت کامێرە و زۆر سپاسیان ئەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم جێشیانازیە بۆ من کە بتوانم خزمەتی مۆسیقای کوردی بکەم و خزمەتی گەلی کورد بکەم